بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي آمين. دەسەروبەندی ئەوەی کە ئینسان جار وهەیە بیر لە پیاوچاکان دەکاتەوە، بیر لە ئەولیاکانی ئەڵڵا کاتەوە سبحانه وتعالى. شيخ الإسلام ابن تيمية کەوتە بیر کاتێک کە ئەڵێ ماذا يصنع بي أعدائي، دوژمنەکانم چی لە من ئەکەن. طبعا هەر کەسێک لە ژیانی دنیای کە بیەوێ ئیش بکات دوژمنی بۆ دروستە بێ، بەڵام خراپترین دوژمنەکانی دینی ئەڵڵان کە ئەیانەوێ ليطفئوا نور الله بأفواههم، ئەیانەوێ دینی ئەڵڵا بەفووی دەمیان بکوژێنەوە. طبعا شيخ الإسلام کاتێم قسەی کردووە لە کاتێکی زۆر حەرەج و ناخۆشا کردوویەتی. چ کاتێک ئەفەرمێ إن جنتي وبستاني في صدري، بەهەشتی من و مەزرعە و باخاتەکەم و خان و پارە و سەیارە و ماڵ و سەرۆت و سامان و هەموو خۆشیەکان لە سینگمایە. بۆیە پێغەمبەری ئەکرەم عليه الصلاة والسلام فەرمی التقوى هاهنا إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم، سيري مێزەر و جبەکەت ناکە، ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. ئەم دڵێوا لە ئینسانەکە کردەوە ئەنجام بدە. بۆیە زانای پایەبەرز شيخ الإسلام رحمتي الله لێبێ ئەفەرمێ من دوژمنەکانم چیم لێکەن؟ باخ و مەزرعە و سەروەت و سامانم لە سینگمایە، نەفی سیاحە، سجنی خەڵوە، قەتلی شەهادە. ئەڵێ ئەگەر نەفیم ئەکەن لە خاک و وڵاتی خۆم دەرم ئەکەن ئەبێتە سیاحەت و گەشت بۆم، ئەڕۆم ئەگەڕێم ملەتانی تر ئەبینم، زمانی تر فێر ئەبم، شوێنەکانی تر ئەدۆزمەوە، گەورەی ئەڵڵام بۆ دەرئەکەوێ. یعنی من هەر نابینم وابێ مەسەلەن ژیان لە هەر لە کوردستانە هەیە، هەر لە عێراقا هەیە، هەر لە شەرق الأوسەطا هەیە، ملەتانی تر هەن، زمانی تر هەیە، کللتوری تر هەیە. ئەمەش پیاوی گەورە بیر ئاواکاتەوە، زەلامی وایە لە ماڵەکەی خۆی چێتە دەرەوە شەو گریانی دێ. ئەو ئەفەرمێن لە پێناو ئەڵڵا دەرکردنم سیاحەتە بۆ من، کاتێکە خۆم توانای ڕۆیشتنم نییە و بە زۆر دەرم ئەکەن ئەچم ئەگەڕێم و عەزەمەتی ئەڵڵام بۆ دەرئەکەوێ. وەسیجنی خەلوە، کاتی ئەم تەپێنە زیندانەوە و لە ئینفرادیە دامنن و لە سجنا ژیانم لێ ئەبڕنەوە کە پێی ئەوترێ مەقبەرەت الئەحیا، گۆڕستانی زیندوەکانە، لەوێیە زیاتر خەڵوە ئەکەم، قورئان زۆرتر ئەخوێنم، زیاتر و زیاتر دڵم تەنکە بێتەوە بۆ ناسینی ئەڵڵا، بۆ ئەوەی ئەو حاجزەی کە لە بینی من و ئەڵڵایە. ئەڵڵا لە قورئانە فەرمێ لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله، ماڵ و مناڵ نەبێتە بەربەست لە نێوانی تۆ و خوای پەروەردگار لە کاتێکا کە لە دەرەوەی ماڵ و مناڵ فیتنەیە بۆت، بەڵام کە لە ژوورەوەی هیچ کەسێک نییە لۆمەتکا بڵێ کابرا ئیش نەکەرە و پارە پێیان ناکا و ژن و مناڵ بەخێو ناکە. بۆیە ئەمە بیرکردنەوەی زانای پایەبەر شيخ الإسلام رحمتي الله لێبێ لە کۆتاییە فەرمێ قەتلی شەهادە، ئەگەر دەرم کەن ئەچم بۆ سەفرە و سیاحەت، ئەگەر سجنم کەن زیاتر و زیاتر ئەچمە خەڵوەتەوە لەگەڵ ئەڵڵایە، زیاتر عەزەمەتی ئەڵڵام بۆ دەرئەکەوێ لەو عیلم و زانستەی کە پێی بەخشیوم. ئەگەریش کوشتمیان جا هەموو مسلمانێ بەدوای عاقیبەت خێریەوەیە، ئەگەر کوشتمیان بە ناحەق ئەوە قەتلی من و کوشتنی من و خوێنی ڕژاوی من ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەڵڵا لێم خۆش بێ. چکەم بۆ ئینسانی مسلمان کاتێ لە پێناو ئەڵڵا ئەکوژرێ، لە پێناو ئەڵڵا سەر ئەناتەوە، منتەهای عوبودیەت ئەوەیە. بۆیە سەیری پێغەمبەران کە عەلەیهیم الصلاة والسلام لە حەمەلاتی بەنی ئیسرائیلە ڕۆژی وەها بۆ 70 پێغەمبەریان شەهید کردووە. ئایا ئەو پێغەمبەرانە لەبەر هۆکاری خراپی خۆیان، لەبەر نەگەیاندنی دینەکە؟ نەخێر، لەبەر ئەوەی ئەڵڵا لە هەموو کات و ساتێکە دوژمنی شەیاطین و ئینس و جینی داناوە بۆ ئەوەی دژایەتی ئەولیاکانی ئەڵڵا بکەن. بۆیە بەڕێزان دوای ئەوەندە ساڵە چەند قەڕن شيخ الإسلام ابن تيمية ئێستش ئەگەر بێت و کتێبەکانی بکڕی پێ ئەچێک بەو شروحاتانی کە بووی کراوە بەتەن کتێبی هەبێ دوای خۆی جێهێشتووە. لە کاتێکا دوژمنەکانیشی لە بەردەم سجنەکە ئەوەستان ئەیانوت هەر دەستنووسیەکی ئیبن تەیمیە بە پارەیەکی گران ئەیان کڕی و ئەیان سوتان. لە دوای ئەو هەموو عەزاب و مەینەتی و سجن و ناخۆشی بەسەری هات لە سزنی شاسەری نایەوە. بۆیە ئێستاکە ڕەنگە ئێوە بپرسن کاتێ من وا بە گەورەی باسی ئەم پیاوە گەورەیەکەم بڵێن ئەم پیاوە ڕەنگە زۆر ڕێز لێ گیراو بێ. نەخێر ئەو پیاوە لە سجنا وەفاتی کرد، ئەویش ئیبن تەیمیە حەڕانیە. نەخێر ئیمامی بوخاری ڕەحمەتی ئەڵڵای لێبێ ئەویش لە دەربەدەری و لە نەفیکردنە لە خاک و وڵاتی خۆی دەرکرا، لەو سەحرایە وەفاتی کردکەوەها. زۆرێک لە ئێمە قەسەسەکەیمان بیستووە، زۆربەی ئەو پیاوە گەورانەی کە ئیشیان بۆ ئیسلام کردووە ئیما لە سجنا ئیما لە نەفیکردنا سەریان ناوەتەوە. داواکەم لە ئەڵڵا سبحانه وتعالى ئەویش و ئێمەش ئێوەی بینەریش لە بەهەشتی پان و بەرینە لەگەڵ پێغەمبەران و سدیقین و شوهەدا و صالحینە کۆ بکاتەوە،
لەوێ بڵێن الحمد لله الذي أذهب عنا الحزن. سپاس بۆ الله کە خەم و پەژارەی دنیای لە کۆڵمان کردەوە. گەورەترین خەم و پەژارەی ئەهلی ئیسلام و ئەهلی تەوحیدیش بریتیە لەوەی کە نازانێ بەرەو بەهەشت ئەڕوا یا بەرەو دۆزەخ. داواکەم لە الله لە ئەهلی بەهەشتمان بجێڕێ و لە دۆزەخ دوورمان خاتەوە و بمان کاتە ئەداتی خەیر لە هەر شوێنێک بین بۆ خۆمان و بۆ کەس و کار و ماڵ و مناڵمان و ئێوەش لە دوعای خێر بێ بەشمان مەکەن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.